مامۆستا جەمیل ماشاء الله لای من نمردووە بەمانای کەریمە لای من نەمردووە هەر بە ئەوە قەناعاتی دڵی خۆمە قەت هەست ناکەم مردووە هەر بەجددی ینی قەت هەست ناکەم مردووە ئێمە ینی لە ماوەی 30 ساڵ ئەتوانم بڵێم ینی هەم برادەر بووین هەم کوڕباو بووین هەم زاوە غەزوور بووین وەڵام من بە حاڵی خۆم ینی بۆ کوژیان زۆر ئیسفادەم لێ کرد ینی لایەنی ئیمانی لایەنی ینی هەستمە کردم جا پێمەوە دەموت مامۆستا من زۆرە ترسم لە دەستدانی ئێوە ینی ئەوەی کە بۆم دەرکەوت خلالیم یەک دو ساڵە بە تایبەتی ئەم ساڵ زۆر علەما و زانەی ڕەبانی ڕۆیشتن من زۆرە ترسێم لەو بابەتە چونکە مانی ئەم پیاوە گەورانە لە ناو مجتەمە و لە ناو خەڵکە بەرەکەتێکی زۆر عەجیبن بەڕاستی لەبەرەوە ینی مامۆستا لای من ڕاستەوە خۆی نەماوە بەڵام هەموو شتەکانی لای من ماوە